ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لێرە لە کۆشکی بەغا لە کۆشکی کۆماری جەنابی سەرۆکۆمار کاک دکتۆر لەتیف ڕەشید ئیمزای کرد لەسەر قانونی دامەزرانی پارێزگای هەڵەبجەی شەهید و هەروەها مەرسومی کۆماری بۆ دامەزرانی 19 هەمین پارێزگای عێراقیشی ئیمزا کرد بەڕێوەڕسمێکی پرۆتۆکۆڵی لە کاتژمێر 11:35 دقیقا 11:35 دقیقا ئەو شرکە ساتە تراژدیەیە کە لە 16 ساڵی 1970 شیمیابارانی هەڵەبجەی شەهید کرا، بەڵام ئەمڕۆکە لە کۆشکی کۆماری لە کاتژمێر 11:35 دقا ئیمزا لەسەر دامەزرانی پارێزگای هەڵەبجەی شەهید کرا و لە ڕێوڕسمەکە جەنابی پارێزگار و کە سوکاری سەربەرزی شەهیدانیش ئامادە بوون لێرەوە دووبارە پیرۆزبایی گەرم لە خەڵکی هەڵەبجە کە سوکاری شەهیدانەکەین و ئەمە کەمترین وەفاداریە بۆ قوربانیی کە خەڵکی کوردستان و خەڵکی هەڵەبجەی شەهید پێشکەشیان کردووە و لە زووترین وەختە قانونەکە نێرین بۆ وەزارەتی داد بۆ ئەوەی کە لە ڕۆژنامەی وەقایع عێراقی بڵاو بکرێتەوە. لێرەشەوە ڕایەگەێنین کە ئەریشی هەموو لایەکە حکوومەتی فیدراڵ حکوومەتی هەرێم بەرنامەیەکی چڕوپەڕ و پشتیوانی دارایی دابین بکەن بۆ پێشخستن و ئاوەدانکردنەوەی هەڵەبجە، سەرۆکایەتی کۆمار پشتیوانی هەموو خەڵکی هەڵەبجە بێ و پشتیوانی پێشخستن و ئاوەدانکردنەوەی هەڵەبجە بێ و هەروەها وێنەیەک لە مەرسومەکە و ئەو قەڵەمەی کە جەنابی سەرۆک کۆمار ئیمزای لە پێ کرد وەکو یادگاریەک پێشکەشی مۆنومنتی هەڵەبجەی شەهید دەکرێت. زۆر زۆر سپاس و جەنابی نوخشەخان قسە. سەرەتا من ئەمێ لە کۆشکی کۆماریەوە سوپاس و پێزانینی خۆم بۆ جەنابی سەرۆک کۆمار کە هەر لە سەرەتای ئەم پرۆژەیەوە هەتاوەکو واژۆکردنی ئەمڕۆ کە ڕۆژێکی مێژووی بوو وەشانازی بوو بۆ جەنابیان و بۆ ئێمەش واژۆی لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە کرد، پشتیوانمان بووە. زۆر زۆر سوپاسیەکەین، سوپاسی ستافی سەرجەم ستافی سەرۆکایەتی کۆمارەکەین وە کاک هاوڕێژ بە تایبەتی کە لە ڕووقانونیەکەەوە پێمان وایە لە ئایندەشا کارمان پێ بێت و سوپاسی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بکەین و سەرجەم فراکسیۆنە عێراقی کوردیەکان و لەسەروی هەمووشیانە فراکسیۆنە کوردستانیەکان کە پێشتری ژێمە سوپاسی خۆمانمان پێگەیاندون هاوکار بوون لە بێجێگەیاندنی بە پارێزگابوونی هەڵەبجە و لێرەشەوە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم وەزارەتە پەیوەندیدارەکانە بین و ئێمە بەڕاستی ئەمڕۆ جەنابی سەرۆک کۆمار پێی ڕاگەیاندین کە وەکو سەرۆکایەتی کۆمار و حکومڕانی بە هیچ شێوەیەک دەست لە هەڵەبجە بەرنایەن، چونکە ئێستا ئێمە مەرحەلەی دوایی دەست پێەکەین و ئاوەدانکردنەوە و گەشە سەندنی پارێزگای هەڵەبجەیە. بەڵام ئەمێ پیرۆزبایەکی گەرم لە هەموو کوردستان بکەم و لە کەسوکاری شەهید بکەم و لە هەڵەبجەیەکانی بکەم بۆ ئەم ڕۆژە مێژوویە کە ئەمە واژۆکەی جەنابی سەرۆک کۆمارە و ئەمەش ئەو قەڵەمەیە کە بۆ مێژوو ئەمێنێتەوە و ئێمە لە مۆنومنتی هەڵەبجە هەم فەرمانەکە و هەم قەڵەمەکەشدا ئەنەین وەکو یادگاریەکی جوان و سەروەریەک بۆ حکوومەت و بۆ خەڵکی. نوخشەخان خۆ دەزانی ینی ئێستا کە هەڵەبجە بە فەرمی بۆتە پارێزگا پێویستی بە دامەزراندن و کردنەوەی کۆمەڵێک فەرماندەی فیدراڵی دەبێت. ئەم قۆناغە لە کێوە دەست پێ دەکات؟ ئەم قۆناغە دوای ئەوەی کە لە وەقایع عێراقی بڵاو دەکرێتەوە و ڕێکارە یاسایەکان تەواوە بێت دەست پێەکە. بەڵام بۆ زانیاری بەڕێزت ئێمە کۆمەڵێ بەڕێوەبەرایەتی فەرمانگەی سەر بە حکوومەتی فیدراڵیە هەمانە وەکو پاسپۆرت و پسۆڵەی خۆراک و ژمارە ئۆتۆمبیلی خۆمان واتە ئێمە پێشتریش بە شێوەیەکی زمینی پارێزگا بووین، بەڵام لە ڕووی یاسایی و ڕێکارە ئیداریەکانەوە مابوو. خۆشبەختانە لە دوای ئەم قۆناغەوەی ماتوانین دەست پێین بە ڕێکارەکان شان بەشانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکان. ئێمە پێمان وایە لەمڕۆوە ئێستا کاک ئاراست قسەیەکی زۆر جوانی کرد وتی 37 ساڵە ئێمە ئەمڕۆ یەکەم جارمانە پێەکەنین، پێمان وایە ئیتر خۆشیەکان ڕووەکاتە پارێزگای هەڵەبجە لە ڕووی معنەویەوە زۆر زۆر گرنگ بوو بۆ ئێمە. بەڵام ئێمە وەکو دارێ پارێزگای هەڵەبجە ئەرکەکەمان ئێستا لەم دەقەیەوە دەست پێەکە بە خزمەتکردنی کە سوکاری شەهیدان و بوژانەوە ئینشەڵڵا هەموو ڕۆژێکیشمان ئاهەنگێت.